لێکۆڵەرانی رووسیا گومانیان هەیە ئەکبەر جانجلیلۆف کە لەدایک بووی کێرغستانە تەقینەرە خۆدکوژەکەی شەمەندەفەری سان پیترسبورگ بێت. هێزەکانی عێراقی لە مزگەوتی گەورەی نووری نزدیک دەبنەوە کە لەوەیدا ڕێبەری داعش ئەبوبەکر البەغدادی خەلیفەتەکەی ڕاگەیاند. هێزەکانی عێراقی ئەم ماڵەی داعشیان لە موسڵ دۆزیەوە کە وەکو زیندان و ئەمبارێک چەک و ئامادەکردنی ماشینە خۆدکوژیەکانیان بەکار هێنابوو. هێزەکانی بە ڕێبەرایەتی وڵاتە یەکگرتووەکان دەڵێن نزدیک بە سنووری سووریا ئەلقائیم سەرۆکی پرۆپاگاندەی داعشیان کوشتووە. بسم الله الرحمن. یەکێک لە ڕێبەرانی ئەلقاعیدەی دوورگەی عەرەبی لە میلیشە سونیەکانی یەمەن داوا دەکات خۆڕاگر بن و لە موسڵمانانی جیهان داوا دەکات پشتیوانی لە کێشەکەیان بکەن.